يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان يا حامل القرآن بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون نەخێوانیە گومان دەبەن بەڵکو قورئان نیشانەکانی ئاشکران لە دڵ و دەرونی کەسانێکدایە کە زانستیان پێدراوە لەلایەن خواوە تەنیا ستەمکاران دانانێن بە نیشانەکانی ئێمەدا. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری وەک کاری سەرەکی و بەردەوامی لە پێگەیاندنی تاکێکی چاکی چاکەکە گۆشکراو بۆ پەروەردەی قورئانی ئەمساڵ پۆلێک لە قورئان لەبەران پێشکەش بە کۆمەلگا دەکات. ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلا. تا ببن بۆ هۆکاری بەختەوەری و ئاسوودەیی بۆ کۆمەلگاکەمان. سبح لله ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم له ملك السماوات والأرض يحيي ويميت وهو على كل شيء قدير. تا ببن بە چرای ڕۆشنکەرەوەی ڕێگای ژین و ژیانی خۆیان و دەوروبەریان. ومنهم أميون لا يعلمون الكتاب إلا أماني وإن هم إلا يظنون. هۆکار و هاوکار بن بۆ سەربەرزی و بەرەو پێشبردنی کوردستانەکەمان تا لە دوجار پشتیوان بە خوددا هەڵگرانی قورئان لەبەران ڕووسپی دین و دنیا بن. دەستگای نووری حیکمە ساڵانە هەڵسەنگاندن بۆ قورئان لەبەران ئەنجام دەدات. لە ڕێگەی لیژنەیەکی پسپۆڕی قورئان لەبەر بڕوانامەی باڵای قورئان لەبەرکردنیان پێدەبەخشرێت. يستبشرون بنعمة من الله وفضل وأن الله لا يضيع أجر المؤمنين. لێژنەکە سەر بە بەشی سەرپەرشتیاری دەستگای و پێک هاتووە لە بەڕێزان سەرۆکی لیژنە دکتۆر عەبدوڵڵا حەداد و ئەندامانی لیژنە دکتۆر یوسف گەرمیانە و مامۆستا غەریب عەزیز. لیژنە ئەمساڵ بە 2 قۆناغ کارەکانی ئەنجامدا لە بەرواری 11 هەفتی 2019 و 8 2019 لە کۆی 28 بەشدار بوو قورئان لەبەر 20 بەشدار بوو لە هەڵسەنگاندنەکە دەرچوو. لیژنە بەمەرجی گرتبوو قورئان لەبەران لە نیکەم 185 نمرە بەدەست بێنن.